aklı selim olunca kalpte selamete selam durur. مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیەی بامتێریدا ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگ کردووتی عەقڵی سەلار، دڵی سەلار، ڕۆحی سەلار، هەستی سەلار، هەتا ئەو کاتەی لە خاڵێکدا یەک دەگرن و پەنا دەبەنە بەر ڕەحمەتی بێکۆتایی ئەو لە ناخیانەوە خۆیان ڕادەستی ئەو دەکەن ناتوانن ئاسوودەیی ڕاستەقینە بدۆزنەوە. عەقڵی سەلار ئەوەی بەشتی جیاواز پیس نەکراوە، ئەوەی شتی تری تێکەڵ نەکراوە و دەتوانین بە ناوەندی پێودانگ و هەڵسەنگاندن ناوی ببین. ئەو عەقڵەی هاوڕێی لەتیفەی ڕەبانیە کە دڵە، ئەو سیستەمەی بەردەوام کار دەکات و زانیاریەکان دەڕژێنێتە ناو دڵەوە. کاتێک عەقڵی سەلار هەبوو، ئیدی دڵیش سڵاو لە سەلامەتی دەکات. دڵ دەڵێت مادەم ئەم پەیامانە بۆ من هاتووە و شیکاری ئەم کۆد و شفرانەش بەرەو ئەم خاڵە ئاراستەم دەکات، ئەوەی لەسەر شانی منیشە فڵان شت ئەنجام بدەم. پێویستە هەمیشە ڕووم لە خۆری هەموو خۆرەکان بێت، بەردەوام لە هەموو لێدانەکانی دڵمدا ناوی ئەو ببیسترێت و یاخود لە نەبز و لەرەو ڕیتمەکانیدا هەر ناوی ئەو ببیسترێت. ڕۆحی سەلار ئەویش بریتیە لە تێپەڕاندنی لاشە و واسێنان لە ژیانی ئاژەڵی. ئەو کاتەی بەرەو ژیانی دڵ بەرز بوویتەوە، پاشان بەرەو ئاسۆی ڕۆح کە هەناسەی ئیلاهیە بەرز ببیتەوە. ڕۆحی سەلار گوزارش لەمانە دەکات و پێویستە ئەویش سەلار بێت. ڕۆح گەر بە چەڵکی سەردەم چەپەڵ بوو بێت، ئیدی واریدات و ڕژێنراوەکانی ئەو چەندە دەوڵەمەندیش بێت، ناتوانێت لەو چەڵک و چەپەڵیە ڕزگاری بێت. هەر بۆیە پێویستت بە بەروانکەی پارێزکاریە و پێویستە بەردەوام لە پێشی دەماغ بیبەستێت لە ڕێگەی بەروانکەی تەقواوە. گەر تەواوی ئەو چەڵک و چەپەڵیەی لە دنیاوە هەڵدەڕێژرێن و دێن، یاخود چەپەڵی بەشەری و نەفسانی و هەوا و ئارەزوو ئەوە بابە و دابڕژێن و هەزرمان چەپەڵ نەکەن و دڵیشمان لەگەڵی چەپەڵ نەبێت. بۆ ئەوەی تەواوی ئەمانەش بە شێوەیەکی دروست ببیستێت و هەستی پێ بکات، پێویستی بە هەستێکی سەلار هەیە. پاشان ئەو خاصیەتانەی ئەم هەستە پێی دەگات بریتیە لە هەستیاریەکان، شتانێکەوە هەڵسەنگاندنیان لە ڕێگەی عەقڵ و لۆجیکەوە زۆر سەختە. ئیدی بە شێوەیەک لە شێوەکان زمانی دڵ دەپژێت و بە شێوەیەک کەوا مرۆڤ هەستی پێ نەکات، بەردەوام لە دنیای ئەوەوە گوێی لە ئاواز و نەغمەی چەشنی نەیدەبێت و بەمەش دەڵێن جیهانی ئیحساس و پاشان دەبێت بە بەشێک لە ماڵی سروشتی مرۆڤ و وەکو قوڵایەکی سروشتی مرۆڤی لێدێت. هەستیاری شتێکە لە سەر و هەستیشەوە، لە ڕووی یاساکانی زمانەوانیەوە، لە ڕووی زانستی سەرف ئیشتیاقەوە، بریتیە لە بیستن و هەستکردن بە شتێک کەوا لەگەڵچێتی خودی یاسا و ڕێساکانی ئەو شتە گونجاو بێت و دروست بێت. بریتیە لەوەی ئەم بابەتە ببێت بە ماڵ بەسەر سروشتی ئەو کەسەوە و وەک قوڵایەکی سروشتی لێبێت و لەم بابەتەدا زیاتر قوڵ ببێتەوە. گەر ئەم هەستیاریە لە مرۆڤدا فەراهەم بێت، ئیدی چەشنی ئەوەی مرۆڤ ئاتاجی خواردن و خواردنەوەیە لەو بابەتانەی پێویستە ئەنجامی بدات بێ ئەوەی تێبینیە ئیلاهیەکان لە بەرچاو بگرێت، خۆی بە ئاراستەکردنێکی خۆڕسکانە بەرەو ئەو بابەتانە پاڵی پێوە دەنرێت. گەر مرۆڤ لە ڕێگەی هەستەوە لە دنیای هەستیدا بگات بە سەلامەتی، گەر خۆی لە چەپەڵیەکان بە دوور بگرێت، ئەوە بە شێوەیەکی جددی دەرگای بەڕووی ئاسووی هەستیاری کردوێتەوە. هەروەها ڕێگەی دۆستایەتی لەگەڵ خوداش هەر لێرەوە تێدەپەڕێت. هەر بۆیە پێویستە لە بەرامبەر خراپەکاریەکاندا لە جیاتی وەڵامدانەوە ڕێگەی لێبوردن هەڵبژێرێت. کتێبخانەی هزری بە فکری پاک و بێگەر توێشودار بکات و گەنجینەی دڵیشی بە هەستی سەنجین نورانی بکات. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا هێندە ڕووداوگەلی زۆر هەیە کە هەزر و عەقڵ و هەستەکان چەپاڵ دەکەن بێ ئەوەی ئاگامان لە خۆمان بێت. تەنانەت ئەو مرۆڤەی کە ئێستا وەڕەوڕ بۆ ئێوە دەکات هەندێک جار خۆی دەدات بەدەم ئەم جۆرە تەوژمانەوە و لە ڕێگەی دووبارەکردنەوەی وتە و هەڵسوکەوتی هەندێک کەسەوە بێهودە لە چەند دۆڵێکی بێسوود و قازانجدا دەسوڕێتەوە. لە کاتێکدا گەڕان بەناوباخی گوڵاندا هەیە، خۆی دەکات بەناوباخی دڕکستان و دڕک لە دوای دڕک دەچێت بە قاچەکانیدا. ئیدی خەڵکی فڵان شتیان وتووە، پێیان وتوین مسۆدا یاخود فڵان و فیسار، تۆش یەکسەر پێی مەڵێرەوە مسۆدە خۆتیت. ئەو بە گوێرەی داخوازی کەسایەتی خۆی قسەی کردووە. ئەڵڵا ئەوی لەو ئاستەدا ڕاگرتووە، لەوە دەچێت لە حاڵێکدا بێت کە جێگەی بەزەیی بێت. ئیدی بۆ ئەو دەخەیتە ئاستی خۆتەوە. چاوردکردنەوە و قاڵبوونەوە لە بابەتەکاندا کلیلی دەرگای معریفەت و خۆشەویستیە. بەرش و بڵاوی دڵ و هزرمان ڕێگرە لە بەردەم گەیشتن بە گرنگترین ئامانجی خەیاڵی مرۆڤ کە بریتیە لە ڕەزامەندی خودا و لەو ئاراستەیەش دووری دەخاتەوە کە پێویستە هەمیشە چاوی لەسەر بێت. لە سایەی قاڵبوونەوە لە ناو تێبینە جوانەکانی ئەودا دەرکەوتەی درەوشانەوەکانی ئەو بەردەوام لە ژێر لێزمەی درەوشانەوەی دەرکەوتەکانی ئەودا دەتێڵێتەوە. ئیدی ئێوە چەندە لەمە دوور بکەونەوە، پەنا بە خودا بەو ڕادەیە لەو دوور دەکەونەوە، گەرچی ئەو هەمیشە نزیکە. بۆیە دەڵێم وەرن لە بەرخاچی خودا ئەو نزیکەی ئەو مەکەنە قوربانی دووری خۆتان لەوەوە. بەکارهێنانی هەر جۆرێک لە نیعمەتەکانی مادی معنەوی بە پێچەوانەی ئامانجی ئەفراندنیەوە بە واتای بەهەدەردان و ئیسرافکردنیەتی.
بە فیرۆدانی بیرکردنەوە، بە فیرۆدانی سیرکردن، بە فیرۆدانی کات. پێویستە بابەتی بە فیرۆدان تەنیا بە بابەتی ماڵ و پارەوە نەبەستێتەوە، یاخود تەنیا بەوە لی تێنەگەین کە هەر خەریک بوون بە خواردن و خواردنەوە و پاڵکەوتن لەسەر گوێکانمان بریتە لە ئیسراف و بە فیرۆدان. بەندە تایبەتمەندەکانی خوددا یەکێک لە خاسیەتەکانیان ئەوەیە هەردەم خۆیان لە قسەی پڕوپوچ بە دوور بگرن و بە تێبینی ئەڵڵا یارمانە هەناسە هەڵدەمژن و دەیدەنەوە. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی